زوسانن وەی ڕەنگ وەگەردوونی ئاوان گێجیای لولگێش کرێڵەی کاوان بەناباشی بۆج بەرزە دیاران سفیدکاریش کرد تاقچەی مغاران چ شیرین زەڕگەرد تۆفی هەوای سرد گۆشوارە نەگۆشنە و نەمامان کرد پەی نیگای باڵای مەحبوبێ بێگرد یەخ ئاە نەگرت تەم چارشێ و ئاورد بینەرانی ئازیز و خۆشەویست سڵاوتان لێبێ ئەمکاتتان باش خۆشحاڵ و شادوانم لەگەڵتانم لە پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانیژەیە گفتوگۆ و باس و خواس و بابەتی ئەمجارەی بەرنامەکەمان باز لە گۆرانەکانەکەم گۆرانەکان شوێنیان نیشتەجێبوونیان گۆران وەکو زمانێکی ئەدەبی ئەو شاعرانەی کە بەم زمانە شعریان نووسیوە جیاوازی نێوان گۆران وەک دیالێکتێک کە شعری پێنووسراوەتەوە لەگەڵ هەورامی وەک دیالێکتێک کە قسەی پێکراوە درێژەی ئەم باسە گفتوگۆگەکەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئەیوب ڕۆستەم کە بەڕێزیان توێژێرێکی جدی و خاوەن قەڵەم و دنیادیدە و ساحب پایە و هەروە خاوەنی چەندین توێژینەوەی لە بوارەکەیە بە ناوی خۆم و بە ناوی ئێوەشەوە زۆر بەخێراتنی یەکەم مامۆستاگیان سڵاوت لێبێ و زۆر بەخێر بێت. سڵاو بە جەنابتان، زۆر سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەیە. دەست خۆش. زاراوە و یان با بڵێن لە ڕووی چەمەکسازیەوە هەورامی بەکارهێنرێت با بڵێن دیالێکتی هەورامی یا زمانی هەورامی یا زاراوی هەورامی بەڕێک جار لە پاڵیا ماچۆ بەکارهێنرێت بەڕێزیشتان گۆران وەکو زمانێکی ئەدەبی بەکارتان هێناوە هەموو ئەمانە لە چوارچێوەی زمانێکدا کە پێوترێ زمانی کوردی با پرسیارەکەم لە ئەوڵەوە بێ وەکو دەلاقێک بچێنە و بابەتەکەەوە چۆن بڕواینە زمانی کوردی کامەیە بەڕای بەڕێستان و هەروها دیالێکتەکانی زمانی کوردی کامانن پاشترە چێنا و پرسە تایبەتەکەەوە کە بریتێ لە گۆران وەکو زمانێکی ئەدەبی. بەڵێ پێشە شتێک ئەمە بۆ قسەکردن سەبارەت بە بابەتەکە بێ لە زمانەوە دەست پێ بکەین. دیارە لە ناو خۆمان کورد زمان بە دوو مانا بەکارێت. یەکیان ئەو پارچە گۆشتە پتەوەی کە لە دەممانایە بەڕاستی، یەکیان بۆ ئەو شێوەی قسەکردن و ئاخافتنەی کە لە نێوان دوو کە زیاترەکرێەوە لە ڕێیانەوە ئێتە لە یەکتری تێگەن. زمان خۆی دیاردەیەکی شارستانیە و هەندێک پیان وایە خۆی کرۆکی شارستانیەتە لەبەرەوە هەموو کایەکانی تری زانیاری و زانست و مەعرێفە و تەنانە تەکنۆلۆژیا و ئەم شتە نوێیانە بێت لە ڕێی زمانەوە بگەن بە خەڵکو ئەگەر هەندێک جارش بە ئاماژەش بێخۆ ئاماژەش هەر زمانێکە بەڕاستی زمانی ئاماژەی پێڵێ. ئێمەی کورد ئەوەی کە باس کراوە لەلایەن نووسەران هەم ئەوانەی دەرەوە هەم خۆمان بۆ نمونە بڵێن جوگرافی ناسان، سەرلەشکر، کۆنسۆڵ، سیاسی، بازرگان، کەشیش، مژدەگار و تەنانەت ئەوانەی کە بۆ گەشتیاریش هاتوون بۆ کوردستان لە نەتەوە سەردەسەکان لە چوارچێوەی گەشتەکانیانە هەندێک جار ئاوڕیان داوەتەوە لە بابەتە کولتوریەکانی ئێمە لە زمانمان لە جوگرافیامان لە مێژومان ئەمانە بوون بە سەرچاوەیەک بۆ کوردناسی دوایونەتەوە سەردەسەکان دەوروبەر کە ئێمە لەگەڵیانە ئەژی بە سەردەمانێکی زۆرە بەژێر دەستەیەژین لەگەڵیانە ئەوانیش هەر ئاوڕیان لە زمان و جۆگرافیا و بابەتە مێژووی کولتوریەکانی ئێمە داوەتەوە بۆ خۆشمان لەناو خۆمانە وەکو خەڵکی کورد زمان ناسمانەیە زمان زانمانەیە نووسەرمانەیە مێژوو ناسمانەیە مێژوو نووسمانەیە بەڕاستی ئەمانە هەموو قسە و باسییان کردەوە سەبارەت بە زمانی کوردی بەدەر لەمانە هەمووی دەوڵەمەندترین سەرچاوە تێکستە کوردیەکانی خۆمانن کە بەداخەوە لە زۆربەی یاندا تەپ و تۆز لە سەریان نیشتووە بوون بەژێر دار و پەردووی کەلاوە ڕووخاوەکانی کوردەوە لە سەردەمە جیاجیەکاندا لە بریەوەی تەپ و تۆزیان بتەکێنین خۆمانیان ئەوەی تر هەوڵەدەین تەپ و تۆز بنیشێتە سەریان ئەوانش سەرچاوی گەورن و لە هەموو سەرچاوەکانی گەورتن چونکە ئەمە ئەسڵەکەیە ئەوی تر هاتووە بەڕاستی لە ناو ئەسڵەکە باشتر کارەکرێت. دیارە زمانی کوردی بە شێوەیەکی سەرەکیوانەی باسییان لێوە کردووە بەڕاستی کردوانە بە چەند دیالێکتێک کرمانجی سەر و کرمانجی خوار و کرمانجی ناوەڕات گۆران و هەندێکیش بە هەندێک مانای تر بە ناوی تر بەڵام بە شێوەیەکی سەرەکی ئەمەیە کرمانجی باکوور کرمانجی ناوەڕاست کرمانجی باشوور گۆران ئەمەش لە سێ ئاراستە کۆ بنەوە. ئاراستەی یەکەمیان ئەوانن کاڵێن گۆران یەکێکە لە دیالێکتە هەرە سەرەکیەکانی زمانی کوردی و لە ژێریا زار و بنەزار هەیە لە ژێریا زار و بنەزار هەیە. ئەمە لەکەیەوە هەمووی مێژووی ڕۆشنبیری کورد و زمانەوانی بگەڕێ
پێش شەرەفخانی بەدلیسی بەڕەحمەت بێ ئەم ئاراستەیە نییە. شەرەفخانی بەدلیسی کاتێک کە هاتووە باسی ئەتەوێ بڵێ لە دوای شەرەفخانی بەدلیسی بەڵێ دوای شەرەفخانی بەدلیسی ئەم ئاراستی هاتووەتە ناو زمانێوانی و ڕۆشنبیری کوردیەوە کاتێک کە هاتووە باسی میرایەتیەکانەکەەوە باسی پێکاتە کۆمەڵایەتیەکانی کۆمەڵی کوردەواریەکە باسەوە کە هەندێک تیرە و ئێل هەن ئەمانە گۆرانن بە گۆڕان قسەکە. ئیتر لێ وەرگیراوە ئەمە هاتووەتە ناو زمانەوانی کوردیەوە. دەستەی دووەمیان لە سەروی هەمووانەوە پرۆفیسۆری خوا لێ خۆش بوو جەمال نەبەس کە هەمووان نەزانی کەسێکی کاریزمایە لە بواری ڕۆشنبیری و نووسینە ئەڵێ نەخێر ئەم دیالکتێکی لاتەنیشتیە و لە هەندێک شوێنە گۆکاری هەیە. هەڵبەت مەمەسی لە گۆرانە بەڵێ ئەڵێ گۆران دیالکتێکی لاتەنیشتیە سەرەکی نیە و لە هەندێک شوێنە گۆکاری هەیە. بەڵێ بۆ نمونەڵێ هەورامان کەنوو لە ناوی ئەوانە ژێنێ. دەستەی سێم کە ئەمانە یەن لە ناو زمانی کوردیا فرێ دەمە دەرەوە ئەڵێن گۆران زمانی کوردی نیەوە گۆرانەکانیش کورد نین و ئەم زمانە زیاتر نزیکە لە زمانی گورجستانەوە جۆرجەکان بڵێ لە زمانی ئەوان نزیکە ئەمانش مینۆرسکی کارڵ هەنداک بەڕاستی ئۆسکارمان و هەروە تەحسینی حەمەمینسانی لای خۆمان ئەمانە قسە و باسییانەیە کە گۆرانیان وەکو زمان لە ناو زمانی کوردیا کردوتە دەرەوە. ئێمە ئەگەر بێن بمانەوێ سەبارە بە خودی گۆران خۆی قسە بکەین گۆران جەناب دەزانی بە یەک مۆرفیم ناوە لە ناو کۆمەڵی کوردەواریە چەندین گۆران ناو ڕیشەکە ئەگەڕێتەوە بۆکەی سەرچاوم ئێستا ئارزەکەم پێ دەڵێ کە بیکەین بە دوو مۆرفیم لێرا ڕیشەکەی دەرەکێ گۆر زاید ئان گۆر زاید ئان گۆر لای خۆمان گۆرە لە سۆرانیا بێ بە گەورە گەوران گۆران ئەم گۆڕان کاری زمانەوانە ئێمە تێکستیشمان هەیە هۆرمزگان ڕماناتەران کوژان وشان شاردا و گۆرە گۆڕەکان بەدکاری عەرەبکردنە خاپۆر گنا و پاڵەی هێتا شارەزور شەن و کەنیکان وەدیل بشینە مەرد ئازاتلی وەڕووی هونینا ڕەوەشتی زەردەستمانەوە بێکەس بەزیکان ناما هۆرمز و هیچ کەس گۆشە جەواتەی پیشالیار بۆ هۆشە جکیاستەی زانەی سیمار بۆ ئەمە پارچە شعرێکە گوایە لەسەر پێستی ئاسک نووسرا و لە ئەشکەوتی جێشانە دۆزراوتە لە کێوە هاتووە ئەمە لە ڕەشیدی یاسەمەی ڕەحمەتی هاتووە بۆ لای دکتۆر سعید خانی کوردستانی دوایە بۆ لای مامۆستا عەلادین سجادی بەڵام هەندێک کەس گومان لەمە ئەمەم بۆ سەخکەرەوە ئەوەندەی ئاگادار بێت ئەم گومانانە ئەوەندەی پێی گەشت بێت ڕاستی و دروستیەکەی ئەوەنەی ئاگادار بم نقاشێکی زۆر زۆرەیە لە تا ئێستاش اینجا من لێرە نقاشەکە بۆ ئەبەستم بە شتێکەوە بەسەر خۆمە هاتووە من لە دەستگای ڕاگەاندن داوام کرد لە مەڵبەنی نۆی شارەزور کاتێک مەسوولی ڕاگەاندن و بگوێزرمەوە بۆ دەستگای ڕاگەاندن تەقریبەن 3 مانگێک ئیشەکەمیان نەکرد دوایی وتم ئەڕۆم ئیتر ئمڕۆ جایەکەمەوە ئەڵم پێگە بۆ منەکەن ئەسمە ماڵی خۆم دانیش چون بۆ لای کاک جەمیل لەورای وتی وڵات دکتۆر کەمال فواد هەواڵی پرسی بە ڕەحمەت بێ وتوێتی مامۆسایی بها دەمێ بیبینم بەس تۆزە درەنگیە من دەوری نۆ نی و چوم ئەوتی تۆزە درەنگتریە تقریبا 5 دقیقە بوو دانیشتین فەڕاشەکات هەندێک بەریدی هێنا خستێ بەردەم کاک جەمیوتی بۆ دکتۆر فواد هاتەوە تێرەوەڵا هاتووە ئەم بەیانە نانوماسەکەشی خواردووان و دەموو ڕۆژێچێ لە نانومازەخوا دوای 5 دقیقە ئێمە چوینە سەرەوە سڵاومان کرد بە پێوە بوون وتی مامۆسای پیشانازی نەکەن بەو هۆرمازگان ڕەمان ئەوە هینە ڕاست نییە وتم مامۆسا بەڵگە چییە ڕاست نییە وتی زمانەکەی تازێ اینجاتە دانیشتین وتم ئەگەرەوە شانازی بێ بۆ من و تۆش هەردووکی شانازیە چون کردوکمان کوردین و ئەگەر شوورەیش بێ بۆ هەردووکمان شوورەیە چونکە لە یەک نەتەوەی بەڵام تۆ تەنیا بەس نوێیی زمانەکەی ئەڵێ وتم تۆ خەبەرت هەیە لەو هەموو تێکستانە دوای کوشتنی ئەبا موسلیمی خۆراسانی بەدەستی ئەبوو جعفەری مەنسوور بەڕاستی خەلیفەی یعنی بە فەرمانی ئەبوو جعفەری مەنسوور کە لە شارەزورە شۆڕشێ دروست بوو بە ناوی شۆڕشی خەواریجی کورد خەبەرت لەو تێکستانەیە باسی شۆڕشەکە و مەرسیەکانەکان وتی نەوەڵا نەمبیست و تم باش ئەمە تۆ خەبەرە لە ویز بایدنە داناوە جەنابەت دەستنووسە کوردیەکان مەفروزە خەبەرە لە ئەوانەی یارستان هەبێ کەمێک وتی وەڵا کەمێک خەبەرم هەیە لیان تمانێت دەورەی بالول دەورەی باوەسەرم دەورەی شاخۆشێن دەورەی پەردیوەری یەکەم دووەم دەورە هەتا هاتم پیایە هەتا وتی وەڵا کەمێک وتم دەی باشە خۆ ئەگەر ئەمە درۆ بێ ئەوانش هەمویان درۆن چونکە بۆ زمانە نووسراوە ئەبێ فڕیان دێنە دەرەوە اینجا با بڵێن ئەمانە هەمووی درۆن فەرسکەن جەدەلەن بڵێن درۆن من بەرنامەی تەلەڤیزیۆنیەکەم وتم جەنابەت دەزانی ڕۆژە چوومە سەرگەت شایدم هەیە
علي الشيخ محمد لقل ابو براي عبد الله علي الشيخ سعيد عفو كاك سعد الدين لقل ابو انجمن ما مساعدنا لقل ابو مديري مكتبك شنو بوصل مزاري بوانا هندي جناب الدزاني هندي كيل ليوبون كيل يكي لك يلا كان زور سرنج راكي شام او انتر بفارسي نسرابو بعربي او بهورامي نسرابو صوصي ودي كوتشي بهورامي بس باش بوم نخوين رلي انجامي باران ومعنا هنا كبربو وتم توامبر المسينيا اشتيكم باويسفنجك ومسينيا وبين اما بشون شون هنان باو نزيك لديكو هنان وشتيان ابینم نوسراو اگر مزانی اینه چی مردن نازل نخونش او دزش کردن لسر کیلکه لصوصی ودی کوشی اوتم توبلا ای بیکو خاروسم چوبه قلنگو چکشی برد و ما یالکند به اما لصوصی ودوایا هنا كي ابا مسلمي صوصي شوار كواتا معنا درونين اقر بيانو او به بلام بتاني وساخي كانوا هو اركي اوي اركي زمان زانا كان اركي ناوند معرفي والروشن بيديا كان لو اني بو من ساخ نكرت خورت وان هل الدراسي بيستكي والله لسر بيستي اسكا وانيا بزان بو سردن وقرنگا زور سپاس ماساگان بنسبه غورانا كان او تدوشي غوران لغوري لقل انا وهات وكو ويل دقيقه باشا اتوانين غوران وكو جغرافيا وكو بانتاي اما بس غورا كم اي تريان زور باشا عفو چونك دوان اینجا دوای غور خود زاني غور غاوران غوران غورك هني اما ماوتو لذهني اما لشعر كمان باشا هيدا خو من نغور اير وردان رجوان دورم تاساس لشعر كان بكار لا اما بغاورو تو غور خود زاني لكيش وكدني فيروز اسلام هاتو دي بنا مسلمان كان وتو غاور لا اما زردشتي بون بزردش كان شر غاور وتراو براستي اما يا ام دوشتها بلا من بوخم قراوم يعني دواي بود باز كم بوردي قراوم اما وانيا ام قرانا نلا قورا وهاتوا نلا قورك وهاتوا برا كانت لو دو الرأي وانا هاتوا كان اما لا هاد يمكن بوش شيت كرديتو قران وكو الهي وكو ناوشها لقصر شيرين وتنزيكي كرماشا چندين تيرو الهن بيانا قورا لبركيو بشكيو هن بيانلن غوران لناو چكانيت وكو ال هيا وكو تيره هيا وكو دي هيا غوران وكو غوراني سروشتي كومالايتي مروفكان لا كوچريه و لرشمالنشيني بو دينشيني بو غنشيني بو خانشيني هيا كاتي خوشي خود زاني لزماني كرديا شعر ماني لشعري كرديا كردستان جيغاي بشكشيران جيغاي هوارغي كردو غورانا واخو زوربي نوسركانيش باس لوا كان الين بكردكان الين اكراد اقحاح يعني كردي الرسان كوتشركان بمعناش نيشتجكان الين كردي نيشتجي مدني يعني بنماي شارستانيت وبنماي مدني بون لم لن يستجابون ودروزه به خود زاني يعني ليرو دان راو امدو اجتمعن هيا بلا سرنجەکان زۆر بەجێن و مامۆستا با بپەڕینەوە بۆ ناوەوەی گۆران وەکو زمانێکی ئەدەبی باشە ئێمە وتم لە بەرامبەر ئەم زمانە ئەدەبەیە هاوکات هەورامیشمانەیە کە بەکارێنێ ماچۆشمانەیە چۆن ئەمانە جیا بکەینەوە مامۆسای بەڕاست ماچۆکە لەگەڵ گۆرانەکە لەگەڵ هەورامیەکەشە بەڵێ خۆی ئەسڵی ماچۆکە بەداخەوە کە ئێستا هەندێک هەورامی خۆمان ڕێزمەیە من لێرۆ پیانەڵێم باش حاڵی نەبوو کە پیان عیبە پیان بڵێم ماچۆ خۆی ماچۆ ئەگەر ئێستا وەکەوە بەکاریبێنی ماچۆنی ئەڵێ فڵانە بەڵام ئەسڵی ماچۆ ئەگەڕێتەوە بۆ ناو زمانە دێرینەکان لە سانسکریتیەوە بیگرە تا زمانی ئاڤێستایی تا زمانی پەهلەوی هەر بە هەردوولکەکەیەوە پەهلەوی ساسانی و پەهلەوی ئەشکانیش ئەمە بەچی وتراوە واچ ماچۆ چەندین نا ئەمە بەچیە خوێندنی نزای دینی لە پەرزگەکان بە شێوەیەک تۆ ئەوەی تەنیشتت ناڕەحەت نەکەی زۆر بە ئەدەبەوە ئەوانەش لەسەر ئەم دینە بوون پێیان وتراوە ماچۆ زمانەکان ئەم ماچۆ زمانە دوایی بیسالکە گۆڕانکاری بووە لە ڕووی کۆمەڵایەتەوە لە ڕووی دینیەوە لەناو ئێمە ماوەتەوە و چەند پێکاتێکی کۆمەڵایەتی کۆمەڵی کوردەواری تا ئێساش قسەی پێەکەن بۆ نمونە ئێمەی هەورامی ئێمە ئەگەر بچی بەشێکین لە ماچۆ بەڕاستی هەرچەند هەندێکتر پیان وایە هەورێ بڵێ ماچۆ لە قەسەرێکێک من ئەڵێم ماچۆ میراتگیری زمانە ئاریەکانە هەر لە سەرتاوە بیگرە هەر لە زمانی ئاری کۆنەوە کە تا ئێستا تێکستەکانی ماوە
ویدا ویداس بە سانسکریتی نووسراوە دوایەوە تێکستە دینیەکانی سەردەمی پاڵەوی ساسانی و پاڵەوی ئەشکانی و تێکستەکانی سەردەمی زەردەشتی ماچۆ بەم واتایە هاتووە کە من ئەمەش چۆنە خۆمان زین تاسە نەقشبەندەکانیش کاتێ ذکرەکەن زۆر بە ئارامەها الله 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 ئەوەی تەنیشتی ناڕەحەت ناکە یا لا إله إلا الله لا إله إلا الله ئەوەی تەنیشتی ناڕەحەت ناکە ئیتر وەکو ئەو جۆرە زیکرانە نییە مثال حرەکە و جوڵەی زۆری تێ ئەمە ئەسڵکەیەتی هەورامیش ئەوە ناوچەی خەڵکی هەورەمان جوگرافیەکە قسەی پێەکەن ئێمە لە کەسەرەکێکین وە پارێزەریشین بەڕاستی پارێزەری بەڵام گۆرانەکە زمانێکی ئەدەبێ بۆشە شیەکەمەوە بۆ ئەمە من پشتم بە یەک سەرچاوە بەستووە زیاتر لە 160 سەرچاوە لە لای ئەوانەوە نووسراوە کە لە پێشەوە باسم کرد با تکراری نەکەمەوە زمان ناز دزانە شاعر نووسەر جوگرافی ناز وەرحاصڵ لەگەڵ بەراورد بە تێکستەکانی خۆمان من گەنجین هەیە تێکستم لەوانی جەنابەت بزانی هەشتا شاعرت جیا کردبووە کە بەو شێوەیە نووسی کورە 8,000 بن من هەر ئەوانم هێناوە کە ناوەکانیان زۆر مەئلوفە و دیوانیان هەیە زۆربیان دیوانیان هەیە بەڵێ هەشتاکەم ناوی هەندێکشیان هێنم اینجا بەڕاستی ئێمە ئەبێ بزانین ئەم زمانە جوگرافیای باش مەمەسا ئەگەر لەسەر جوگرافیاکە قسە بکەین ئەو مەسافەی کە داگیری کردووە ئەوەندەی ئاگادار بم گرتو ئەو مەسافەی کە باشە بەشێکی کەوتوت و باشووری کوردستانەوە بەشێک کەوتو ڕۆژهڵاتی کوردستانەوە ئەمە چۆن دیاری باکووریش بەڵێ عرض دەکەم من کە هاتم تاوتوێی هینەکانم کرد ماوەیەکی زۆر لە تەمەنی خۆم تەرخان کرد بۆ ئەوەی تاوتوێ ئەمانە بکەم ئەم زانیاریە کە هەن لەگەڵ تێکستەکانە کە لا من تێکستەکان ساکنەوەی زمانەکە لە ڕووی ڕێنووسەوە ئەوەی پێم کرابێ لە ڕووی ماناوە بەراوردم کرد دڵم ئاوی نەخواردەوە بەمە دڵم ئاوی نەخواردەوە هەڵساوتم ئەبێ گەشتی مەیدانی بکەم دەستم کرد بە گەشتکردن گەشتەکەم بە دوو هێڵ دەست پێ کرد مەندەلی هاتوومەتە خانەقی ئەو بەری سیروان قەسری شیرین دەشتی زەها و سەرپێڵ و دەشتی زاهۆ هەمووی هاتوومەتە داڵاخۆ شائابات کێرێنت هارووناوە ناوچەی کولیایی ناوچەی کۆزەران بەرکێ و پشکێ و کرماشان لە کرماشانەوە تێپەڕیوم بۆ سەحنە و هەرسین و جۆح و ناوە تا نزیکی ئەسەداوە بوومەتەوە اینجا هاتوومەتەوە کرماشان بە کامیارانە چوومەتە سنە نقطەیەکم لە سنەدانا بڵێن ئەمە هێڵی یەکەمم بووە بۆ ئەم هێڵت بەجیاداناوە مەسەن ئەتەوێت چی بڵێ لێ ئیسا پێ دەڵێن هێڵی دووەمەم هەر لە مەندەلیەوە هاتمە جەلەولا کەلار گەرمیان خورمات و کەرکک ناوچەی جەباری باسییان خودی سلێمانی قەڵات زێوڕانیە نا لەبەر قەڵات زێوڕانی لەژێر کاریگەری مکوریایە هەمومان ئەزانی چوومەتە سەقز لە چوومەتە ساین قەڵا چوومەتە شاروێران تێگەی لێوە چوومەتە دیواندەرە لە دیواندەرەوە چوومە سنە هەردوو هێڵەکە لە سنە لە یەکگەدەن لە ماوەی 1150 ساڵ زیاتر لەوە من ئەڵێم کەمەکەی ئەڵێم هەرچی شاعرێک لەو جوگرافیا ژیابێ بە زمانێک شعریان وتووە بەڵام بە چەندین زار و بنەزار گۆیان کردووە بە چەندین زار و بنەزار گۆیان کردو بەڵام بە یەک زمانی ئەدەبی شعریان وتووە بۆ نمونە یۆسف ساوک لە منتقی خورمات و بەو زمانە ئەدەبیە شعری هۆنیوەتەوە بە زمانە ئەدەبیەکە بەڵام بە ماچۆ قسەی کردووە ئەوەی کەیسا یارشانەکان قسەی پێگەن کاکەیەکان بە ماچۆ لێوە بابێنە لای حەزەتی مەولەوی حەزەتی مەولەوی بە زمانە ئەدەبیەکە شعری وتووە بەڵام بەو زمانە قسەی کردوە کە پڵەن جافی ئورامانی لە زۆر باشە ئەتێنمەوە سەر باسەکەی خۆت بەس ئەمێت تۆزێک جیاوازی بکەین لەوەیە کە جیاوازی زمانە ماچۆکە لە قسەکردنە و جیاوازی زمانە گۆرانەکە لە ڕووی مەتنیەوە دوای ئەم ناوبڕە وەڵامی پرسیارەکەم وەرەگەڕم دەستە خۆش بێ و زۆر زۆر سپاس بینەرانی عزیز یەمەوە لاتان بینەرانی خۆشەویست هاتمەوە لاتان مامۆستاگیان لە گەرمەی باسی گەڕانەکە تابووی بۆ ئەوەی کە ئاگاد لەوە بۆیان بۆت لێگلایی بووەتەوە لە هەموو ئەو گەڕان و دووهێڵەیە کە دیاریت کردووە کۆڵێک شاعری دۆزیوەتەوە کە بە زمانێکی ئەدەبی جیاواز کە گۆرانە دواون و بە زمانێکی جیاوازی شعریان نووسیوە خاڵە جیاوازەکانیان یان خاڵە هاوبەشەکانیان چۆن نتوانین ئەوانە جیاب بکەینەوە لەسەرەوە ڕاوەستە بکەین دیارە زمانە ئەدەبیەکە وەکو وتم ساباتێک بووە ساباتێکی دروست کردو لە جوگرافیا لە ژێریا
ئەوانەی کە شیعریان هۆنیوەتەوە بە زمانە ئەدەبیەکە بە زار و بنەزاری ناوچەکانی خۆیان قسەیان کردووە زار و بنەزارە ناوچەیەکان خۆمان ئەزانین زار هەیە بۆ بنەزاریش هەیە ئێستا هەر لە ناو هەورامی خۆمانە شێوازی قسەکردنی تێوەڵە لەگەڵ ئەحماوای لای جەناب و زەڵمی لای جەناب تا تۆزێک یەکەم کەمێک فەرقیە بە تایبەتی لە ڕووی فۆنەتیکەوە ئەمە خۆمان ئەزانین بەڵێ ئێستا مەولەوی کە لە جوان ڕۆژە یا مەلا عیسای جوان ڕۆی بەم زمانە دەبێ شعری وتووە ئێشە دیارن بانگم بێشەرمان زایڵی سەمتور کردلم وە گەرمان هەوای زیل و بەم مەینە سەڵ تەرزەن خەفە شایشان خەم دەماغ بەرزەن نەیچی درەنگن سامەکرد درەنگ فیدای پەنجە بام نەیبارەوە دەنگ هەتا ئاخر هەمووی ناخوێنەوە لەبەر کات نەگرم بەڵام بە زمانی ناوچەی ئەو بەری سیروان سەرشاتە و منتەقەی تاوگۆزی قسەی کردووە بەو زارە قسەی کردووە کە ئەوانە قسەی پێەکەن ئێستا بڕۆ بۆ زەڕایەن میرادگرەکانی ئەو زارە هەن گویان لێ بکرە ئەو بەو زارە قسەی کردووە ئەچینە لای شعزیزی جانەوەری خەڵکی جانەوەری لایسنە یا حەموسافی فەخر العولەما تاوەزڵ فۆڕۆی تۆ تەماشامەن ئەدای نمای صبح و عەشامەن سجادەم و هون زامن ڕەنکردن سجدەم و محراب بەبرۆی تۆ بردن بە سنەیی قسەی کردووە عەزیز ئەچین بۆ لای شێخ سەلیمی تەختەیی بۆ سەقز ئەو زمانە شعری وتوێتی ئەو زمانە نەبوو قسەی پێکرد و دیالکتەکەی ئەو ناوی قسەی کرد ئەچین بۆ سەفاخانە نزیک بۆکان سێ حەمد سادقی سەفاخانەی ئەگەر بێنەوە بۆ لای کرماشان بۆ نمونە حاجی نور عەلی لاهی یا حاجی نەعمەتوڵڵا جێحوناوایی داخەکەم بەرنامەکەم مەجال نادا شعری هەمویان بخوێنمەوە بە زمانە ناوچەیەکەی خۆیان قسەی کردووە حاجی نەعمەتوڵڵا جێحوناوایی بە زمانی بەڕاستی ئەوەی کە تێکەڵاوە لە لەکی و لوڕی قسەی کردووە لەکی لوڕی کەڵوڕی ئەوانە هەند لێ باڵا دەستن ئەو زاراوە کە ئەو قسەی پێکرد ئەو زاراوە نیە لە حەفدونن بەیان بۆ باچان پێتان نەحەق بزانان معلوم بۆ لێتان ئەوسانە لەو بینە ئالیابی نەعەش بینە لە گەرمیان لە دەروبەری گەرمیانە کێمانەیە ئەو هێزە لای ئەوان چۆن دەرکەوتووە لە شاعیرەکانە فەقی قاری هەمەوە مەلای جەباری قوربان و چەندین مەلا عومەری ڕەنجووری بگەڕێەوە بۆ تەختی شارەزوی ئینجێ گەڵاڵی ئێمە ئەو شاعرانەی کە هەن من نەک هەشتام هێناوەتەوە لە کتێبەکە و پێرش لە کۆڕەکە ناوی هەشتاکەم خوێندەوە لەبەرەوە ئەمانە مەئلوفن بۆ نمونە چوار شێخ شەهابەدین بالەیە شێخ شەهابەدین سوورەوەردی تاخەکەم عەرەب کردوێتی بە سەهروەردی سوورەبەردی خەڵکی سوورەبەردی گەڕووسە سوورەبەردی گەڕوز من چوومەتە سوورەبەر لە ناوچەی خەڵکی ئەوێ ئەمە بەو زمانە شعری وتووە دوم یەن لای ئەوەی کاکۆزەکەری لە منتەقەی مەریوان قسەی کرد شێخ شەهابەدین زاوەری خۆمان لەو لای تەوێڵە بە زمانی زاوەڕ قسەی کردووە ئەو بنەزاری کە لە زاوەر و ئەوانە قسەی پێکرە قسەی اینجا ئەوەی شێخ شەهابی لە هۆنی لە ڕوانسەر ژیاوە بەوە قسەی کردووە کە لێ قسەی پێکرێت ئەمە هەر شێخ شەهابەکان بۆ نمونە سەیدی بێسارانی سەیدی لە هەورامان ناژیاوە بێسارانی زمانە شعریەکەی بێنە لەگەڵ زمانی ئاخافتنی خەڵکی هەورامان زمانی گۆکردن مامۆستا ئەوەی سەیدی زۆر بۆم گرنگمە تۆزێ جیاوازتر نیە لە زمانەکەی تر ئەوەی کە بابڵێن ئەوانەی دەوروبەری خۆی کە بە گۆران قسەیان کردووە هەندێک جیاکاری هەیە لای سەیدی خۆی زمانە گۆرانە کەش کە ساباتێکی دروست کردووە لە هەورامانە هەمان ئەوە نەبووە لە کولیایە بەکاراتوە هەندێک کاریگەری ناوچەیی لەسەر بووە بەڵام زمانەکە ئەسڵەکە یەکێکە زمانی ئەدەبی گۆرانە یعنی ئەسا ئەوە سەیدی هەورامی بە زمانی ئەدەبی گۆران شعری وتووە بە هەورامی قسەی کردووە بەڵام هەمان ئەوە زمانە ئەدەبیە گۆرانە بە هەمان شێوە هەمان فۆنەتیک نییە با بڵێن لە مایدەشت سەیاقۆی مایدەشتی هەم شعری پێوتووە هەم ئەوەی پێوتووە ئەم جیاوازیانە هەن وەکو وتمان ئێستا ئەمە تێوەڵە تا بەڵخە کەواتە تەوێ وەکو بڵێ هەورامەکە چۆن بنزاری هەبە ئەوی ژۆرێک لە بنزارێت بەڵێ بە تەکید وایە بەڵام زمانی گۆران ئەوەی کە بە دیالێک حساب کراوە من لێرەوە ڕایەگەێنم زمانی تەحەدیم پێ باش نییە بەڵام ئەوە هەموو زانکۆن و مەڵبەند و شوێنی معریفی من ئامادەم لە سیمینارە لە کۆڕە بەڕاستی لە میتینگەکە لە شتێکە ئەوانەی کە باوەڕ ناکەن بەوە بێن کۆ بکەنەوە من بەڵگەی خۆم بدەم بەدەستەوە ئەوانش بەڵگەی خۆیان بدەن بەدەستەوە بەڵام شتێک هەیە لە گرامەرە من ئەو شارەزایم نییە و شارەزاییشم بێ لوتی تێ ناخەم من لە سامانە ئەدەبی و معرفیەکەەوە شارەزام لە مێژووی زمانەکەەوە شارەزام ئەوانەی تر ئەتوان بێن لە ڕووی وشەسازی دەنگسازی ڕستەسازی وانەیە ئەمە ئەم قسانەی من لێک بدەنەوە خۆشبەختانە سێمانگی لەمەوە پێش پرۆفێسەر عوسمان شوانی لە کورد لە هین
ئەوەی هەولێر ناوەکەی ئەکادمی پەیوەندی بە ئەکادیمیای کوردی پەیوەندی پێوە کردم وتی مامۆسای ئەو کتێبە زانیاری زۆر باشی تایە ئێمە خەریکی دراسەکردنین وشتی زۆر نوێتیایە بە تەمەنی سوودی لێوەرگن وتم خۆشحاڵم ئەوە 7 ساڵە دەرچووە بەڕاستی کتێبەکە ئەو کاتە معارزی هەبوو بەڕاستی بە تایبەتی ئەوانەی بە ناوچەگەری بە لەهجە پەرستی بیرەکەنەوە بە ناوچەگەری بە لەهجە پەرستی بیرەکەنەوە قوربانگیان ئەم زمانی ئەدەبی گۆرانە جیاوازە ئەگەرێ من نمونە لە شاعیرەکان وەرگی باشە بینە سلێمانی نالی لووتکە وانە نالی لووتکە وەرگی بزانی ئەو زمانە شعریە شعری پێوتۆ هەرچەند ئەو لە ترپە لە خورپە لە ستاتیک لە لیریک لە وێنەی هوەری لە لووتکایە ئێمە ئینکاری ناکەین ئەمە خۆشت دەزانی جەنابەت شاعری شعر دەستورەکانی گرامەرەشکیانێ و خۆشی نابەسێ بە جوگرافیای گرامەرەوە نیە بەڵام لەگەڵ ئەوە زمانی قسەکردنەکە و زمانی شعرەکە زۆر لە یەکترەوە نزیکن بولبولی طبعم ئەوە دیسان سەناخوانیەکە نکتە سنجی بەس لە گۆیی گەوەرەفشانیەکە زابطەی طبعم سوارە ئیدعای شاهەیە محتەشەم دیوانە داوای تەختی خاقانیەکە باشە قسەشی کرد بێ خۆ هەر ئەم وشانە بەکارهاتون هەر ئەم دەستەواژانە بەکارهاتون هەر بەم شێوەش قسە کراوە یا با بچینە مکریان شاعرە لە مام هێمنی زمان شیرین وەرگی ئەگەر چی شەو درەنگە ساقی بۆم تێکە کەمێکی تر کەوا ئەم شەو سەری هەڵدا لە ناخەمدا خەمێکی تر لە بادە تێرکە منی تین و جگەر سوتا بەچی دیارەکە دەبینم شەوێکی تر ژەمێک هەمان قسە زمانی قسەکردە بەڵام ئەمەی گۆرانەکە بەو شێوە ئەو هێزەی کەوای کردووە شاعیرانی گۆران زمان با بڵێن کە بەو شێوەیە نووسیویانە چی وای لێ کردووە یەکێکیان لەو هێڵە لا نەدا و بە زمانە ئاسایەکە شاعر بنووسێ ئەو جۆرێک لە پیرۆزی بووە هێزێکی نەتەوە خوازانە بووە پرسێکی دینی بووە گەڕانەوە بۆ سروش توزانم چی بوو ئافرم پشتی جوانە هەروژان یەکەم بەڕاستی پیرۆزی زمانەکە بووە کە ئەم شێوە زمانە و ماچۆ گۆران زمانی دینەکان یا میراتگری زمانی دینەکان بووە خۆت جەناب دەزانی زمانی عەربی قورئانی پیرۆزی داوەتی وانە قورئان کردی بەو زمانی بگاتە حدودی چین وایە بگاتە حدودی ئەوروپا بگاتە پرتوگال وایە لەبەرەوە دینەکە ئەمەی باڵا پێکرەوەی ئەمە یەک دوو وەزن و قافی وتنی شیعرەکە ئەو زمانە مۆسیقیە یعنی ئەتوانم بڵێم جوانترین زمانە بۆ هۆنوونەوەی شعر وە کێشەکەی خۆماڵیە شتەکەی کێشێکی خۆماڵیە بگەڕەوە بۆ تێکستە کۆنەکان معریفەتی پیشالیار بەوە نووسراوە ئەسڵەن یەسناکان بەوە نووسراون لەبەرەوەم عمقێکی بووە هەم لە زەنی خەڵکا قوڵایی بووە هەم لە کولتورەکەیە بە شێوەیەکی گشتی وە لە ناوشە زمانەوانیەکەی ئوستاز جاری وایە بڕێک سەنت لەسەر ئەو زمانە دروستە بێت بەوە هینیەکان با بڵێن چوزانن تۆزە نیشانی پرسیاریەخانە سەر دەستەواژە و وشەی بێگانێتیایە کەرێ لە بڕێک شوێنەوە عەرەبی تێکەڵ بوو بێ یا لە بڕێک شوێنەوە فارسی تێکەڵ بوو بێ ئەمە چۆن لێک بینەوە ئێمە ئەوانەی کە باوەڕیان بە کوردی پەتی و یان با بڵێن هەورامی پەتی و پەتێتی زمانە ئەمە چۆن هەڵبسەنگێن ئەسڵ زمان حەزەکەم زانی بڤە نییە ئەگە تۆ وشەی وڵاتێکی تر یا زمانێکی تر بەکاربێنی زمان بۆ خۆی دەردێکی دنیاە لە ئەوڵ جار یەک زمان هەبووە دوای بە پێی جیاوازی پێکاتە کۆمەڵایەتەکان زمانەکانیش جیا بوونەوە خصوصەتی خوان وەرگتۆ باشە من و تۆ هەورامی سڵامە لێک لە سەلام عەلەیکمە وەرنەگیرەوە مامەڵە کەرمێ لە مامەڵە کرد مەعامەلە وەرنەگیرەوە ئێمە المهم هێناومانە لەناو زمانێکی خۆمانە جێمان کردوێتەوە بۆ بەوشەی ئێمە اینجا لە سەردەمی باڵادەستی دینی ئیسلام و لەلایەکی شەو بەڕاستی باڵادەستی ئەو نەتەوانێت کە حکمی کوردیان کردووە چەندین وشە و دەستەواژاتون خۆی من لە فار زیاتر نین وەرە زمانی ئەو زمانە فارسی کەسا قسەی پێکرێ پێڵێن فارسی دەیلەمی پێش ئەو فارسی دەری کۆنتر پارسی یانەوە فارسی کۆن کە کەس نایزانێ باوەڕ ناکەم مەگرە خەڵکی مختص بیزانێ ئێستا دەریەکەش لە ناوچەی مازندەران قسەی پێکرێ ئەم دەیلەمیە چەندی عەرەبیە بەڕێی تۆ چەندی لە زمانەکانی ترە وەرگیرا وایە بەڵام زمانێکی شیرینە یەک گەنجینە سامانی ئەدەبی و خەڵکێکی زۆریش گۆی پێەکە لەبەرەوە عیب نییە بۆ ئێمە داخەکەم ئێمە ئەبێ ئەوەنە تەسک بیر نەکەینەوە یعنی نابێ خۆمان لە دەیەکی بچووک یا لە ناوچەیەکی بچووکە حەسرکەین بەڕاستی نابێ ئەگەر ئەوەمان کرد ئێمە لە دنیا هابڕێ ئەوە خۆی ڕەسەنایەتی لەوا دەرناکەوە ڕەسەنایەتی بەوە دەرەکێت تۆ بڵێ من هەم
بیسەلمێنی من هەم بۆ خەڵکی تر نەتبێنی خۆت جیا بکەیت. زۆر باش مامەسا بۆم گرنگە فرسەتێکی باشە لە بەردەستمە کە ئەم پرسیارە بکەم جۆرێک لە هاوبەشیش هەیە دیسان وەک چۆن زمانی گۆرانەکە جۆرێک لە دەوروبەری بۆ خۆی دروست کردووە لە سەردەمێکی کۆنترا لە سەردەمێکی نزیکی وەکو ئێستایا بۆ 30 ساڵێک کەمتر یا زۆرتر بگەڕێنەوە زمانێکمانەیە لەم زمانی هەورامیە جۆرێک با بڵێم زمانی هوەریە ئەوەی کە گۆرانی پێوتراوە دیسان ئەویش خاڵی هاوبەشیە هەستەکەی بڕێک لە تێکستە هەورامیەکانەوەی کە بە گۆرانی وتراون بەر جۆرێک لە دەستەواژی سۆرانیان تەیە جۆرێک لە تێکەڵیە هەستەکەی هێزێکی گۆرانیەکانی عوسمان هەورامی و حەمەحسین کیمیایی بەرەو گەرمیان و کەلار ئەڕۆن لەوێژ هێشتا ئەم هێزە هەیە ئەوانیش بڕێک لە هەواداریان بۆ با بڵێن دۆخە هەورامێکەیە لەوێ و بازدانێگەیە ئەمەبی بەسمە بە باسەکەی پێشوە ئەمەیان ڕەتی بچیەوە ئەم جۆرە لە ئێمە ئەوە برمە بۆ پرسیارێک گرمەجال هەبێ ئێمە سێ جوگرافیامان وەکو هەورامە یەک جوگرافی سروشتیەکە کە ئەوە هەورامانە ئەبێ بە دوو بەشی سەرەکیەوە هەورامانی تەق هەورامانی لۆ ئێساش بە خێڵێکی سنووری زاڵمانە جیا کراوەتەوە هەورامانی ئەمدی هەورامانی ئەوتی بەڵێ وایە ئێمە یەک جوگرافیای ترمان پێڵن جوگرافیا حکومڕانی ئەوەی سانەکان حکمی هەندێک شوێنیان کردووە هەورامان نەبوون بۆ نمونە لێرە خۆ حکمی بانی شاریان کردووە و عامورە و کوێ ئەمانە هەورامان نەبوون تا جۆمەڕەسی حکومیان کردووە هەورامان نەبوون لە جوگرافی سروشتیەکان نەبوون جوگرافیەکی ترمان پڵن جوگرافی کولتوری پیشەسازی هەورامان شعری هەورامان ئەدەبیاتی گۆرانیەکەی گەیشتووەتە ئەسان لە لای خۆمان لە عێراقتان نزیکی دڵتاوا چووە دڵتاوا خاڵس زۆربەی شوێنەکانی کوردستانی داپۆشیوە بەڕاستی ئەم تێکەڵاویە دروست بووە طبعاً کاریگەری ئێمە کاریگەریشمان تێکراوە کاریگەریشمان تێکراوە بە تایبەتی لە ڕووی زمانەوانیە لە ناو گۆرانیەکانمانە لەکەیەوە لە دوای سەرهەڵدانی بە دەرەجە یەکەم مامهێر مامۆ ئەلیلە بەڕەحمەت بنێ مامۆ ئەحمەدی نازارێ مردوون مام مستەفای حەمەلە ئەمانە تێکەڵاوی بەگزاکانیان کردووە جافەکانیان سەردەمەکەی بۆ کەیەگەڕێتەوە مامۆستا سەردەمەکەی منەتوان بڵێن بۆ سەردەمی داوەبەگ گەڕێتەوە لەو تاریخە کۆنترە جەنابەت وتێکی داوەبەگ و کەریم بەگ و لێرە داوەبەگی هەڵەبجە ئەمانە داوەتی گۆرانی بێژەکانیان کرد لە زەماوەنەکان لە دانیشتنەکان گۆرانیان وتووە فێری ئەو بەکارهێنانی ئەو کەلیمانە یا ئەو شعرە فۆلکلۆریە یا شعری شاعرانی دەرەوەی هەورامان بوون و هیچ عیبەیەکی تیان هەیە باوەڕ دوایە هاوڕایت کە جۆرێک لە زمانەیە لەو بنێوەشە هاوبەش هینێکی هوەریە بەڕاستی هەمومان نەزانین ئێسامە گۆرانیمانێ باوەڕێ بێ گۆرانی بە تابەتی لە چەپڵەکان لە سەد هەفتایی ئەو وشانەی ئەو هینانەی تایە بەکارێن هی دەرەوەی هەورامان بە تایبەتی شارەرووی و گەرمیانە و ئەوانش بە عینیشت بڕۆ ئێستا بۆ نمونە لە کەرکووک شعرەکانی مەولەوی و شعرەکانی ئێمە ئەڵێنەوە شعرەکانی ئەدەبی گۆران لە مەقاماتەکانە ئەڵێنەوانە بڕۆ بۆ کفری بڕۆ بۆ کەرکووک بڕۆ بۆ ناوچەی گەرمیان بە شێوەیەکی گشتی دەبڕۆ بۆ کەلار خۆشتین گۆرانی بەلایەنەوە سەلسەلە گۆرانی ئێمەیە هەورا ئێمە یەک نەتەوە مامەسا ئەم فرەیە ئەم جوانیە ئەم تێکەڵاو بوونە ئەم چەپکە گوڵا ئەمە ئەتوانین بە هەموو ئەمانە هەمووی بەیەکەوە ناو بنێن شتێک ئەمە کوردیانی کوردەمانە پێگات ئافرم من ئەم ویزەوە بڵێم ئێمە وەکو نەتەوەی کورد زۆر بەداخەوە سیاست کاری خراپی کرد لە ناومانە هەرچەند من بەڕاستی ئەمە بەسەراحەت دەیڵێم ئێمە لە ڕووی هونەرەوە یەکێکی بۆ نمونە ئێستا تۆ گوێ لە گۆرانی بێژێکی ناوچەی عەزیزی شارۆغا گری ناوچەی مەکوریانەوە نیە گوێ لە کابووکەی لێلەیە گری ناوچەی باکوورە وانە گوێ لە ناسری ڕەزازیە گری سنەیە گوێ لە حەسەن زیرەگە گری بۆکانە گوێ لە ئەحمە شەماڵە گری سلێمانیە کەواتێمە وەکو هونەر یەکنەتەوەی یەکنت وەکو ئەدەبیش شعری کێ ئەهێنی شعری مامهێمنێنی ئەویش هەر مەکوریانە وانە شعری نالیێنی تەختی سلێمانی و تەختی شارەزورە شعری تاربەگەێنی هەڵەبجەیە شعری بڕۆ مەموزینێنی باکوورە کەواتە ئێمە لە ڕووی هونەر و ئەدەب و کولتورەوە یەکێکین ئەوەی کاری خراپی کردیامانە سیاست بوو ئەوەی سیاست دروستیەکە هونەرمەند و شاعرەکان ئەیسڕنەوە بەڵێ مامۆستا ئەگەر پرسیارێک بێتە سەر ئەوە لە ماوەی ئەو گەڕانە تاکە تەجروبێکی باشت هەبوو بڕێک لە تەمەنی خۆتێ لەو دۆخەیە سەرف کردووە چ بە معنەوی لە مێشکی خۆت و لە هەزر و لە خەیاڵدانی خۆتە چ بە وجودێکی فیزیکی جەسەی کە گەشتت کردووە گەڕاویت ئەو دۆخانەی کە بەریان کەوتویت ئەو شتە با بڵێن هەندێک شتی شاراوە و کە دەرت خستون مەسەلەن دۆزینەوەی شاعرێک
بەریەکەوتنێکی جیاواز گەنجینەیەکی زیندوو چ لە ڕۆژهڵات بێت چ لێرە پەیوەست بە باسەکەەوە بەر چ شتێکی جیاواز کەوتویت کە مای سەرسوڕمان بێ بڵێ ئەمە لە گەشتەکەمە ئەمەم بینی و شتێکی تازێ و کەم کەڵک بەری کەوتووە ینی بۆ وەکو شتێکی دانسقەوێ بتوانین لە زانکۆکانە ئیشی لەسەر پرسیارێک بابەتێک شتێک بەڵێ بەر زۆر شت کەوتوم بۆ لەوە من کە چووم تەبەن قەڵەم و دەفتەرم پێ بووە لەگەڵ تەجیلێکی بچکۆلە گوێم بۆ گرتوون چوومە تار شوێنە گرم گرتو بۆ قسەکردنیان تەجیلم کردوون داوای پەندی پێشانێنم کردوە تەجیلم کردوون پێم و تۆ گۆرانیم بۆ بڵێن تەجیلم کردوون ئەمانم کە هاتوون لەگەڵ شێوازی قسەکردنەکە تا توێم کردووە بەر ئەوە کەوتم کە زانیم گۆران زمانێک ئەبێسە ئیشی لەسەر بکرێت کە زمانێکی ئەدەبێ ئەمە یەک بەر هەندێک درۆدە لەسەر کەوتوم ئەوانە بەڕاستی باش نەبوون بۆ نمونە لە شوێنە وتیان ئەمە هین هەیە ماریفەت هەیە و ئەی هێنین و حتا دانیشین مامەڵەمان کرد دوایی دەرکەوت خشەی کەروێشکەکەیەوە لە ناو کوردی خۆمانە خشەی کەروێشکەکە دەرچوو مامۆسا بڕێک شتە ساخ کردووەتەوە و بڕێک نیشانەی پرسیارێدانا و کرێمایی ئەم بەرنامە و چەند بەرنامە و چەند کۆڕی تریش بن پێشنیار سەرنجت بۆ توێژەرانی تر شتی تر ماوە گەنجینەکە دەوڵەمەندە یان جۆرێک لە کۆتایی هاتن هەیە چی هەیە خەڵک بە دوایە بگەڕێ وڵایی کاک سۆی تۆ برینێکی منە کولانەوە بەڕاستی ئێمە گەنجینە و سامانێکی زۆر گەورەمانێکە کاریتیان نەکراوە هەم حکومڕانەکانمان و دەوڵەمەندەکانمان و ئەوانەی کە مەفروزە خەمی ئەوە بخۆن خەم ساردن بەڕاستی هەم جۆرە دابەشبوونێ لە نێوان نووسەران و ڕۆشنبیران هەیە هەندێک کەسەیە نەزعی ناوچەگەری لەهجە پەرستی ئەمانە بەسەریا زاڵە نایەن ئەم قسانەی ئێمە ئەیکەین با بێن لە ڕووی ئەکادیمیەوە زیاتر قسێ لێ بکەن بۆ نمونە ئەو کتێبی گۆرانوە زمانێکی ئەدەبی من وەکو مێژوو ئەدەبیات هێناومە وانە شتمە خسوودە دێ باشە با دوو مامۆسای زانکۆ بێن لە ڕووی وشەسازی و ڕستەسازی و دەنگسازیەوە بزانم من باشم کردو ئەگەر باشم کردو ناڵێن دەسە خۆش بێ ئەگە خرام کرد بڵێ دەسە بشکێ نادور بێت لە تۆ باشە مامۆسا پێشنیارکردن بۆەوەی شتێکمان هەبێ وەکو ناوەندێکی تێکستۆلۆگی چاکردنەوەی تێکست تێکزانی شەعرناسی دامەزراوەیەک شتێکی لەو جۆرە ئەتوانێت هاوکارێکی باشمان وەڵی دامەزراوەی هەن هەوڵ هەیە بەڵام هەوڵەکان پچڕن ساختکردنەوەم تێکستە کوردیانە تەمان ئێمە تێکستەکان چەند زمانەکەمان ئەمان کابنێتەوە ئەوەنش تێکستەکانمان یارمەتی مادەن ئەوانش کە هەر لە ناو زمانان ئەبێ یەک ناوەندێکی گەورە و خەڵکی پسپۆر خەڵکی خزمەت گوزار خەڵکێک دوور لەوەی ئەیوب ئیشکا بۆ هەورامان فڵان ئیشکا بۆ سلێمانی ئەو نەزعایە بەسەر بانازاڵ نەبێ کاکە من لەگەڵ برادرە قسەم کردوتوێتی بۆ نمونە نەقسم کردو هەر هات لە فستیڤالە کاوتی کورد بەر لە نالی شاعری نەبووە دەیتە منیش خەریب بوو ینی مێشکم بتەقێ تا هەڵەسم وەڵامێکی عاقڵانەیەمە ئەدەمەوە کە تەواو بچوم وتم کاکە ئەوە کەفرە من هەزەکەم بریندارت کردین ئێمە هەمومان کوردین ئەم جیاوازیت چییە عەزیزە باشت ئێستا من شعرێکە بۆ خوێنەوە ئەسڵەن ڕۆمانسیە چراغ وەنەوشە چنیر چنی گوڵ عەزمی ڕای وەساڵ تۆ شانە دڵ چنوور جەکاوان وەنەوشە جەچەم گوڵجە گوڵستان و هەم بیانجەم واتسا بە من بەندەی فڵانی چون حەڵزانانی بە حاڵمەزانی تا دوایی وتم ئەمە بنەماکانی ڕۆمانیزمی تایە پێش بۆ دلێر کەوتووە سەردەمی بێسارانی پێش بۆ دلێرە 150 زیاتر پێشکەوتە 157 ساڵ بەر لە دایکبوونی حەزرەتی نالی بێسارانی مردووە دەستخۆش مامۆسا بابەتەکە ئاوکێشە من چێژم لێ وەرگرت و سوودیش وەگەمیشە وەکو ئەوی لە کتێبەکان و کۆڕەکان و نووسینەکانتان هەیە بە هیوام ئەم چێژ و سوودش بگوازینەوە بتوانین بیگوازینەوە بۆ بەردەنگی ئەمە هەرکیت کێشاو گەورەی دوان بەم شێوەیە مەجبورم بێمە کۆتایی بەرنامەکە ئەگەر شتێکی کورتی وەکو داوتە هەبێ سپاس دەکەم زۆر سپاس وەڵا دواوتم ئەوەیە من لێرەشە دووبارە یەکەمەوە چەند بارەشی یەکەمەوە ئێمە هەموو نەتەوەیەکی پێکەوە جوانی پێکەوە هەر وەکو میسالەکە هەیەڵێ پەنجەیە بدەلی هیچ دوو دەنگەکە زیابێسێ بەڵام کەوات کرد چەپڵە دەرەچش بەڕاستی ئێمە با دوو لە ناوچەگەری دوو لە لەهجەپەرستی دوو لە خۆپەرستی وەکو نەتەوەیەک ئیشکەین بۆ ئەوەی ئێمەش خۆمان بسەلمێن دەستە خۆش زۆر زۆر سپاس مامۆسای بەڕێز وەک هەمیشە ئەرکرد کێشا و سپاس بۆ ماندووبوون و ئەو کاتێکە بە ئێمەت بەخشی بینەرانی ئازیز و خۆشەویست هاتمە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەی بانێژە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئەیوبی کوێخوا ڕۆستەم نووسەر و ڕۆشنبیر تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر تەندروست بن